لە ئاهەنگێکی جەماوەریدا بە ئامادەبوونی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری بەرپرسی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵ قایمقامی قەزای چەمچەماڵ و بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە بەشداربوانی پرۆژەی چلینێ خانمان ئاهەنگی کۆتایی پرۆژەکە بەڕێوە چوو. پرۆژەی چلینێ خانمانمان هەبوو لە ئەوڵ بڕێنمان لەسەریدا بوو و لە خۆبەزای کتێبمان چاپ کرد و بەسەر بەشداربووانە چاپمان کرد و لە ماوەی 4 هەفتەیە توانیمان هەر هەفتەی فەرموودیتیان شارەکەین و بیڵینەوە و بڕیارماندا بوو لە 6 مانگ کە ئەمڕۆکە بە ئامادەبوونی مامۆستا عەلی باپیر کۆتایی بە ئاهەنگەکە بێنین و سپاس بۆخوا لە ئەنجامی ڕاگەیاندنی ئەو پرۆژەیە ژمارەیەکی باش لە بەشداربوانی خوشکان بەشداریان کرد لە ئەو پرۆژەیە و سوودێکی باشیان لە پرۆژەکە و لە خولەکە بینی و ڕێژێکی باشی بەرچاوی بەشداری لە پرۆژەکە کردووە. ئامانج لە پرۆژەکە ئاشناکردنی خانمان بوو بە فەرموودەکانی پێغەمبەر دووردی خوای لەسەر تا لەو ڕوانگەیەوە ژیانی تاک و خێزان بەڕێوە بچێت. بەشداربوانیش دڵخۆشن کە خۆیان لە پرۆژەیەکی وا گرنگدا دەبیننەوە و هیوادارن ئەو جۆرە پرۆژانە بۆ باشترکردنی کۆمەلگا بەردەوامیان هەبێت. ئێمە لەم پرۆژەیە کاتێ بەشداریمان کرد کە لە بەردەقارەمان چەند دەرسێکمان وتەوە سوپاس بەخوای گەورە ئەم دەرسانە کە لەم چلینەی خانمانەیە کە شەرحمان کرد بۆ تەلەبەکان بەڕاستی زۆر پرسیاریان هەبوو ئافرەتان و زۆر ئیستیفادەی هەبوو بۆیان هیوادارین ئەم پرۆژانە بەردەوام بن زۆر خانمان سوودی لێوەرەگرن. من خۆم بازە فەرمودەیە هەبوو هەتاوەکو ئێستا کە چەندێ الحەمدوللا یعنی دەرس و دەوروشتیوام هەبووە چەند فەرمودەیە هەبوو نەمبیستە بوو بەو شێوەیە شەرحەکەی بۆ شێوەیەکی زۆر جوان شەرح کرا بوو. ئیتر خوای گەورەزای خێران باتەوە و هیوادارم ئەم پرۆژانە بەردەوام بێت و زۆر دەستخۆشیم هەیە بۆ مامۆستا بەڕێزانەی کە بەم پرۆژەیە ماندوو بوون بەڕاستی لەم 41 فەرموودە بوو بەڕاستی سوود و قازانجێکی زۆرمان لێبینی لەبەرەوەی فەرموودەکان هەمووی تایبەت بوو بە ژیانی خوشکان و بە ژیانی ئافرەتان. من وەکو خۆم ئیستیفادەیەکی زۆرم لێ کرد و خۆم و قوتابیەکان و سپاس بۆ خوای پەروەردگار بەشداریمان کرد داوا لەو خوشکاناکەم کە بەشداریان نەکردووە هەر پرۆژەیەکی لەم شێوازە هەیە بەشداری بکەن سوود و قازانجێکی زۆری لێبینن. ئەگەر تۆ بەشداری بکەیت و بەشداریەکەی ئەو کاتت هەر لێ ئەڕوات ئەو کاتت هەر کۆتایی دێت بەڵامەوەی کە بەشداری کرد بۆ خۆی کۆمەڵێک زانیاری زۆری دەستکەوت. ئافرەت کە خۆی نیوەی کۆمەڵگایە دایکی نیوەکەی تریشێتی بەڵام لە ڕاستیە ئەرکی سەرەکی پەروەردەکار ئەرکی ئافرەتە لە کۆمەڵگایە بۆی زۆر گرنگە ڕۆشنبیرکردنی ئافرەت ڕۆشنبیری ئافرەت زۆر گرنگە بۆ هەموو کۆمەڵگا. ئەم خولەی کە بەشداریمان تیا کرد تایبەت بوو بە خانمان بۆ ئەوەی هەموو کۆمەڵگا پەروەردە بکەن. ئەمە هەنگاوێکە لە گەشتێکی زۆر دوور و درێژ بۆ پەروەردەکردن بۆ ئەوەی ببینە مسلمانێکی باشتر بۆ ئەوەی ئەو کۆمەڵگایە دروست بکەین کە خوای گەورە لێمان ڕازی بێ و لەسەر ڕێبازی پاکی پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم. لە کۆتایی ئاهەنگەکەدا تیرۆپشکی خەڵاتی گەشتی ئەمرە و چەندین خەڵاتی گرانبەهای دیکە بۆ سەرکەوتوانی پرۆژەی چلینەی خانمان ئەنجام درا. ڕێبین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.